دۆخەکە بە جۆرێک تێگەڵاوە هەر کەسێک لە ئەکاونتەکەی خۆیەوە پۆستێک یاخود بابەتێک بڵاوکاتەوە خۆی وەک ڕۆژنامەنووسێک دەبینێت و ئەکاونتەکەشی وەک بنبەرێکی میدیایی. بەڵام وەک نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دەڵێت هیچ کەس بە گۆڕنەوەی زانیاری لە چات و ئەکاونتی فەیسبووک نابێتە ڕۆژنامەنووس. بەپێی مادەی 2 لە یاسای ژمارە 35 ساڵی 2007 دان بۆ دانراوە کە ڕۆژنامەگەری دەسەڵاتێک سەربەخۆیە. بڵگەیەکێ دەڵێ ڕۆژنامەگەری ئازادە و هیچ سانسۆرێکی بەسەرەوە نییە. کەواتە ئەگەر ڕۆژنامەگەری دەسەڵاتێکە چ موجبی ئەوە نییە کە ئەوانەی پەیوەندیان بە ڕۆژنامەنووسیەوە نییە مێدیا بەکاربێنن بۆ بەرنامە و ئەجندەی سیاسی و حزبی. تکایە ئەو هەڵمەتی بە ڕۆژنامەکردنی هەموو کایەکان واز نێبنین. تکایە ئەوەندە دەخالت لە کار چونکە هەموو ئەوانی شتانێک کە دەکرێت بە تابەتی بنای ڕۆژنامەنووسیەوە و دڵسۆزی بۆ ڕۆژنامەنووسی لە ڕاستیدا تەنیا چاواشەکردن و دەستخەڕۆکردنی خەڵک و زیاندانە لەو کەسێک ئێمە لە سەندیکای ڕۆژنامەنووسان کاری بۆ دەکەین. ئەم بابەتە زیاتر دوای ئەوە وروژە کە 5 کەس لەسەر چەند دۆسیەک سزادران، دۆسیەکانیش بەدەر بوون لە کاری ڕۆژنامەوانی. ئەگەرچی هێشتا دۆسیەکان پلەی کۆتایی خۆیان وەرنەگرتووە. پسپۆرەی ڕاگەاندن دەڵێت کاری ڕۆژنامەوانی پێناسەی تایبەتی خۆی هەیە و بە هەموو ئەو کەسانە ناگوترێ ڕۆژنامەنووس کە خۆیان بە ڕۆژنامەنووس وێنا دەکەن. لە دامەزراوەیەکی میدیایی ڕێگە پێدراوە چ دامەزراوەکە چاپکراوە بێ ڕادیۆ بێ تەلەڤیزیۆن بێ هەتا ئەگەر پەخشێکی ئەلکترۆنی بێ بەس بەو شێوەی بە شەرتێکە شوێن و مەکانی دیار بێ ئیشی دیار بێ ڕێگە پێدراوە بێ لایەنی پەیوەنددارەوە و کاری ڕۆژانەی لەوێ بێ بەماوەترێ ڕۆژنامەنووس. کەسێک بەلایەن منەوە وەک مامۆستایەکی ئەکادیمی ناتوان پێ بڵێم ڕۆژنامەنووس کە تەنها لە ڕیتۆڕێکی کۆمەڵایەتیەوە بێت هەنێک فکرێکی خۆی بێت بڵاو بکاتەوە یاخود بێ لێ شتێ بنووسێت ئەمە پێی ناوەتێ ڕۆژنامە. لە ژمارە 35 یاسای ڕۆژنامەگەری ساڵی 2007 پێناسە و تایبەتمەندی ڕۆژنامەنووس دیاری کراوە کە دەبێ هەڵگری ناسنامەی سەندیکای ڕۆژنامەنووسان بێت یاخود لە دەستگایکی میدیاییدان پێدانرا و کار بکات. تەواوی ئازادی کارکردنیشی پێدراوە لە چوارچەوەی ڕێزگرتنی ماف و ئازادیە تایبەتیەکان. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.